ئەمڕۆ هەی نییە تابان زۆرترین خەڵک ڕۆکاتە گۆیژە و ئەو دیوی گۆیژە و سیتەک و منتیقانە هەمووی بۆ سەیران و گەشتی خۆی ڕوا وعادەتەن مرۆڤ کەچێتە سەیران پاشماوەی هەیە پاشماوەکانی زۆر جارەگەر شوێنی خاشاک نەبێت لەوانەیە فڕی بە ینی کەمەنە و خەڵکانی کە خاشەکەکان کۆکەنەوەی بنەوە لە شار لە شوێنی خۆیاندایێنێن لەبەرەوە ئێمە هاتین بەم شێوازە پامێک بگەێنین بڵین هاوڵاتی بەڕێز تۆ کە ئەچیتە شوێنێکی گەشتیاری جاری یەکەم و دووەم و ئەوانت نییە هەموو کاتێ ڕۆیتەوە و دوای تۆ خەڵکی کە ئەچێ پێویستەکە زەرفێکت لەگەڵا بێم زەرفەی پێین لەگەڵ ئەو ڕێنمایانە کە نووسراون لەسەر پاراستنی ژینگە بە تایبەتی گۆیژەکە سمبولە بۆ سلێمانی ڕەمزێکی دیاریکراوە بۆ شاری سلێمانی پاراستنی زۆر گرنگە ڕاستە ئێمە لەوانەیە بتوانین 500 ئایلەیەک 500 کەسێک ئاگدار بکەینەوە لەوەی کە کیسەمان ناوە تێشتەکانی تێبکە بەڵام ئەوە وەکو پەیامێکە کە بەڕاستی هەموو کەسێک لەگەڵ خۆی کیسەیەک بێنێ پاشە ڕۆ پاشماوەی خۆی تێبکە بۆی بڵاو نەبێتەوە ئێمە ئەم کەمپینەمان کرد بەڕاستی بە هەلێکی باشمان زانی کە خسمانە ڕۆژی هەینی و بەم ئێوارەیە بۆ ئەوەی کە خەڵکێکی زۆر بمان بینێ خەڵکێکی زۆر چاومان لێ بکە بۆی بتوانین هەرچۆنێک بێ ژینگەکەمان بە پاشی ڕابگرین.